بانخواز و شۆڕژگێڕێکی لێهاتووی فەلەستین، دامەزرێنەر و سەرکردەی بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماس، خاوەن پێداویستیەکی تایبەت، بەڵام کەسایەتێکی کاریگەر. شێخ ئەحمەد یاسین. شێخ ئەحمەد یاسین لە گوندی جوورە لە شارۆچکەی مژدەل لە ساڵی 1936 زاینی لەدایک بووە. لە تەمەنی 16 ساڵیدا تووشی شەلەلی تەواوەتی بوو. لە قاهیرە و لە زانکۆی ئەزهەر خوێندنی تەواو کردووە. شێخ ئەحمەد مامۆستای زمانی عەرەبی بوو. دواتر بوو بە وتاربێژ لە مزگەوتەکانی غەزە. لە ماوەیەکی کەمدا شێخ ئەحمەد بوو بە بەناوبانگترین وتاربێژ لە کەرتی غەزە. لە ساڵی 1952 زاینی دەستی بە چالاکی سیاسی کرد. بەشداری خۆپیشاندانەکان دژ بە سێ دوژمنەکەی میسری کردووە. لە ساڵی 1965 زاینی لەلایەن دەسەڵاتدارانی میسریەوە بۆ ماوەی مانگێک بە تۆمەتی پەیوەندیکردنی بە ئیخوان موسلیمینەوە دەستگیر کرا. لە ساڵی 1970 زاینی لەگەڵ گروپێک لە براکانی غەزە بزوتنەوەی جیهادی ئیسلامیان دامەزران. لە ساڵی 1983 زاینی بە تۆمەتی حەشاردانەوەی چەک و پێکهێنانی گروپێکی سەربازی و بە لا ڕێدابردن و سڕینەوەی دەوڵەتی جوولەکە لەبوون دەستگیر کرا. لە ساڵی 1985 ئازاد کرا لە کردداری گۆڕینەوەی دیلبەدیل لە نێوان ڕژێمی داگیرکەر و بەرەیگەلدا. لە ساڵی 1970 زاینی ئەحمەد یاسین بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماسی دامەزراند. بزوتنەوەی حەماس بزوتنەوەیەکی سیاسیە، کردەوە ئەمنی و سەربازیەکان دامەزراوەیەکی بوو کە پێش ڕاپەڕین بوونی هەبوو. بەڵام حەماس شتێکی نوێ لە چالاکی سیاسی و سەربازی داهێنا. لە ساڵی 1989 دووبارە شێخ ئەحمەد بە تۆمەت و ڕفاندن و تیرۆرکردنی سەربازانی ڕژێمی داگیرکەر و دامەزراندنی بزوتنەوەی حەماس لەلایەن ڕژێمی داگیرکەرەوە دەستگیر کرا و بە زیندانی هەتاهەتایی سزادرا. لە ساڵی 1997 دوای هەوڵی تیرۆرکردنی خالید مەشعەل لە وڵاتی ئەردەن لە سەرداوای ئەردەن شێخ ئەحمەد یاسین ئازاد کرا. پاش ئازادبوونی بە هۆی ئازار و وەشکەنجەوە لە نەخۆشخانەی مەلیک حوسێن لە ئوردون چارەسەری وەرگرت. پاش وەرگرتنی چارەسەر ئوردونی بەجێهێشت و لە ناو ئاپۆڕێکی جەماوەریدا گەڕایەوە کەرتی غەزە. ئەحمەد شێخ یاسین چالاکیەکانی لەگەڵ وڵاتانی دەرەوەدا دەست پێ کرد. گەشتی دەکرد بۆ وڵاتانی سعودیە و کووەیت و ئێران و سووریا و ئیمارات و سوودان. شێخ ئەحمەد لە کاتی گەڕانەوە بۆ غەزەوتی سوورین لەسەر بەردەوامبوونی جیهادکردنمان هەتا سەرکەوتن بەدەست دێنین بۆ ئومەتەکەمان. بزوتنەوەی حەماس بە سەرکردایەتی شێخ ئەحمەد شێخ یاسین لە 28 نۆی ساڵی 2000 ڕاپەڕینی دووەم کە بە ڕاپەڕینی ئەقسا ناسێنرا دەست پێ کرد. دەسەڵاتی فەلەستینی سزای نیشتەجێبوونی ناچار لە ماڵەکەیدا سەپاند بەسەر شێخ ئەحمەد یاسیندا. ئەو کات ڕژێمی داگیرکەر باوەڕی وابوو بە نیشتەجێکردنی شێخ ئەحمەد چالاکیە سەربازی و سیاسیەکانی بزوتنەوەی حەماس کۆتاییان پێدێت. بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ بزوتنەوەی حەماس شکۆ و چالاکی زیاتر دەبوو. خەڵکی کەرتی غەزەش زیاتر لە جاران پێشوازیان لە حەماس دەکرد. لە 6 سێپتەمبەری ساڵی 2003 ڕژێمی داگیرکەری زایۆنی خانووەکەی شێخ ئەحمەد یاسین بۆمباران دەکات. بەڵام پیلانی تیرۆرکردنی سەرکەوتو نابێت و ئەوەش پێگەی جەماوەری و سیاسی شێخ ئەحمەدی لە ناو غەزە و لە لای وڵاتانی دەرەوەش بەهێزتر کرد. شێخ ئەحمەد یاسین پاش ڕزگاربوونی لە هەوڵی تیرۆرکردنی وتی ڕۆژگار دەیسەلمێنێ کە حەماس لە تیرۆر و کوشتن بێباکە و سەرکردەکانی حەماس داوای شەهیدبوون دەکەن. لە مردنیش ناترسن و جیهادکردن و بەرگری بەردەوام دەبێت یان سەرکەوتن یا شەهیدبوون. ڕژێمی داگیرکەری زایۆنی لە هەوڵەکانی بۆ تیرۆرکردنی شێخ ئەحمەد نەوەستا و لە بەرواری 22 مارسی ساڵی 2004 لە کاتی گەڕانەوەی لە نوێژی بەیانی شێخ ئەحمەد شێخ یاسین بە تۆپبارانکردنی کورسی جوڵاوەکەی بە چەندین موشک شەهید کرا. خەڵکی غەزە بە تێگڕا بەشدار بوون لە ناشتنی تەرمی شێخ ئەحمەد و لە ڕێپێوانێکی نیو ملیۆنیدا تەرمی شێخ ئەحمەد لە کەرتی غەزە بە خاک سپێردرا. شێخ ئەحمەد یاسین دەڵێت من مرۆڤێکم کە لە ژیاندا ژیاوم بە یەک ئاواتەوە
ئەویش ئاواتەکەم ئەوەیە خوددا لێم ڕازی بێت